السلام عليكم طيبانی بەڕێز ئێوە ڕیکۆردی کۆتا بابەتی ڕێزمانی کوردی پۆلیازی ئامادەیە کە ئەش بێتێت لە ئەرکی هاوڵکار لە ڕستەدا لە ڕاهێنانی یەکەمەوە بسمیلای لێ دەکەین. ڕاهێنانی یەکەم دەڵێن نمونەی ڕستەی بۆم داواکاریانە بهێنەوە. خاڵ یەکەم ڕستەیەک هاوڵکارەکەی دیارخەری هاوڵکارێشت بێواتە هاوڵکاری چەندی بەکاربهێنێت چکە بەس هاوڵکاری چەندی دەبێتە دیارخەر. ئەمەش دەڵێن چیرۆکەکەم زۆر باش خوێندووە، زۆر و باش دوو هاوڵکاری سنەتی لە دوای کاتم بێ ئەم ڕێزدانەپاڵ ئەوەی یەکەم دیارخەرە، ئەوەی دووەمیان دیارخرا لێرەدا وشەی زۆر هاوڵکاری چەندی پڕکی بێتە لە دیارخەر. دووەم ڕستەیەک هاوڵکارەکەی لە پەیدێک و پێشگرێک دروست کرابێت، واتە وشەیەک و پێشگرێک. دەڵێن مامۆستاکە لە دوور هاتووە، لە دوور چۆن دروست بووە لە پێشگرە دوورەکەش وشەیەکە کە بریتە لە هاوڵکار لە بە دەستوری پێشگر کۆ هاوڵکار دروست کراوە. سێەم ڕستەیەک هاوڵکارێکی شوێنی تێدا بێت، وەڵام دەڵێن نانەکەمان لە بن دارەکە خوارد، لە بن دارەکە دەبێت بە هاوڵکاری شوێنی. نانەکەمان لەکوێ خوارد؟ لە بن دارەکەی کەوسەر وەڵامەکە دەبێتە هاوڵکاری شوێنی. چوارەم ڕستەیەک هاوڵکارێکی چۆنیەتی تێدا بێت، دەڵێن بە پەلە چوو بۆ قوتابخانە، بە پەلە وەسفی کاری چوونەکەی کردیە دەبێت بە هاوڵکاری چۆنیەتی. خاڵی پێنجەم ڕستەیەک هاوڵکارێکی ڕێکخستنی تێدا بێت، دەڵێن باران نم دەبارێت. ئەوە ڕاهێنانی یەکەم. ڕاهێنانی دووەم لە ڕستەی پێشمەرگەکان زۆر بە خێرایی لە ڕووبارەکە دەپەڕینەوە. کەری ڕستەکە شیبکەوە، پێشمەرگەکان زۆر بە خێرایی لە ڕووبارەکە دەپەڕینەوە. چێ کاری دەپەڕینەوە ئەنجام بدە؟ پێشمەرگەکان. ئەزانێ ئەو بکەرم لە شیبکەوە، ئەمەش دەڵێن پێشمەرگەکان ناوە کۆیان ناسراوە گشتیە بکەرە. تەمەشا بۆچی ناوە چکە ئەکانی وەرگرتیە، بۆچی کۆی چکە ئانی وەرگرتیە، بۆچی ناسراوە چکە ئەکەی وەرگرتیە. هەروەها گشتیە بادم کارەکەش ئەنجام دەهات دەبێتە بکەر. دووەم زۆر بە خێرایی چۆن شی دەکرێتەوە، زۆر بە خێرایی دوو هاوڵکار لە دوای یەکاتن کەواتە گرەی هاوڵکاری هەروە گرەی هاوڵکاریش تەواوکەری کارە. سێەم کاری ڕستەکە دیار بکە، لە وەڵامدا دەڵێن دەپەڕینەوە کاری ڕابردووی بەردەوامی ڕاگەاندنە تێنەپەڕ تا ڕژراییشە. مامۆستا لەو ڕانەبردوونیە تەمەشا ئەزیزی بن وەرە ئەو ڕستەم لەو بکەنەرێ پێشمەرگەکان زۆر بە خێرایی لە ڕووبارەکە نەدەپەڕینەوە. دەڵێم نەدەپەڕینەوە بە چ نەرێکرا؟ بەنە. مادەم بەنە نەرێکرا کەواتە ئەوە ڕابردووە، مادەم دەشی پێوەیە کەواتە ڕابردووی بەردەوامە، کەواتە دەڵێم دەپەڕینەوە کاری ڕابردووی بەردەوامی ڕاگەاندنە هەروە تێنەپەڕە داڕژاوە. چوارەم ئایا دەکرێت بێژێ زۆر بە خێرایی لە ڕستەدا لاوبرێت؟ بۆچی؟ ئەمەش دەڵێن بەڵێ دەکرێت، دەتوانین، چونکە زۆر بە خێرایی بنچینەی سەرەکیێنین لە ڕستەدا دەکرێت لاوبرێت. هەروەها ئەم بێژەیە تەنها شێوەی چۆنیەتی ڕۆشنەکەیان دەستنیشان دەکات. ئەمە دەتوانین هاوڵکاری چۆنیەتی لە ڕستەدا لابدەین، چونکە تەنها وەسفی کار دەکات، بۆ ڕێکردنی لایەنێکی کار بەکار هاتووە. خاڵی پێنجەم ڕستەکە بە زاری کرمانجی سەرو بنووسەوە، دەڵێن پێشمەرگە گەلێک بلەز ژڕوویباری دەرباز دەبوونەوە. ئەوەش ڕاهێنانی دووەم. ڕاهێنانی سێەم ئەم هاوڵکاران لە ڕستەدا بەکار بهێنە، چەند هاوڵکاریش دێتەمە ئەمەش لە ڕستەدا بەکاریان دەهێنین. زۆر باش گەلێک جوان تۆزێک بە خێرایی هەندێک بەهێواشی. زۆر باش قوتابیەکەم زۆر باش فێر کرد. دووەم گەلێک جوان منداڵەکە گەلێک جوان دەڕوات. تۆزێک بە خێرایی نانم تۆزێک بە خێرایی خوارد، یاخود نانەکەم تۆزێک بە خێرایی خوارد. کامە پێ باش کامە سەزار ئاسان بۆ ئەی بنووسە. چوارەم هەندێک بە هێواشی، دڵێن یاریەکە هەندێک بە هێواشی بەڕێوەچوو. دوو فەریقی خولی ئیسپانینا زۆر بە هێواشی گەمەی دەکەن، هەویشیان ناینە. ڕاهێنانی چوارەم ئەم ڕستەی خوارەوە شیبکەوە مەلەوانەکە زۆر بە خێرایی منداڵەکەی ڕزگار کرد. گوتمان کاتێککە شیکردنەوە دەکەیت دیتە مەشەکاری ڕستەکە دەکەیت. ئایا کاری تەواو یاخود کاری ناتەواوە؟ ئەگەر کاری تەواوە کاری تێپەڕ یان تێنەپەڕە؟ ئایا ڕابردوویان ڕانەبردووە؟ ئایا کارێکی بکە دیارە یاخود کارێکی بکە نادیارە؟ تەبعاً ڕزگار کاریش تەواوە هەروەها ڕابردووە. ئێستاش دەیشی دەکەین دەڵێن مەلەوانەکە ئەکەی وەرگرتیان ناوە تاکە لەبەر ئەوەی یەک مەلەوانە، هەروەها ناسراوە ئەکەی وەرگرتیە گشتیە ئەرچی بکەرە. بۆ ئەرچی بکەرە؟ چونکە کاری ڕزگارکردنەکەی ئەنجام داوە. وشەی زۆر
مەلەوانەکە زۆر بە خێرایی دوو هاوڵکار لە دوای کاتون بۆیە زۆر دەبێتە زۆر هاوڵکار چەندێک دیارخەری هاوڵکاری چۆنێتی بە خێراییە ئەی بە خێرایی چییە؟ بە خێرایی هاوڵکاری چۆنێتیە دیارخراوە ئەوە دیارخراوە ئەوەش دیارخەر پێکەوە دەبن بە چ؟ پێکەوە دەبن بە گرێ مادەم دیارخراوەکە هاوڵکارە گرێکەش دەبێتە گرێ هاوڵکاری چۆنێتی هەروەها گرێ هاوڵکاری چۆنێتیش تەواوکەری کارە منداڵەکە ئەوە ناوە تاکە ناسراوە گشتیە بەرکارە بۆچی بەرکارە؟ مەلەوانەکە چێ ڕزگار کرد؟ هاوڵکارەکە توانی نەڵێ هاوڵکار بنچینە سەرەکی نییە منداڵەکە ئەرشی دەبێتە بەرکار بۆچی؟ کە دەڵێن مەلەوانەکە چێ ڕزگار کرد لە وەڵامە دەڵێ منداڵەکە یەکەم سەر ئەو وەڵامەی کە داتەوە دەبێتە بەرکار کەواتە لێردا منداڵەکە دەبێتە بەرکار ئەدی ئەویە جێنای لکاو بۆ کەس سێمی تاک بۆ بکردواتە بۆ مەلەوانەکە دەگەڕێتەوە ڕزگار کرد کاری ڕابردووی نزیکی ڕاگەاندن تێپەڕە لێک دراوە بۆچی ڕابردووی نزیکە چکە لە چاوەژی ڕزگارکردن وەرگیراوە بەزنونەکەمان لێدادای هەر کاتێک لە چاوت بەزن لێدادەی ڕابردووی نزیکمان بۆ دروست دەبێت بۆچی تێپەڕە ئەوە لێ بەرکار وەرگێت بۆچی لێک دراوە چکە دوو بەشە کارەکە ڕزگار لەگەڵ کرد دوو بەشی واتادارە ڕاهێنانی پێنجەم خاڵ یەکەم هاوڵکاری کاتی دەبێتە وەڵامی پرسیاری کەم لە موشانە چۆن لەکوێ کەی چەند وتمان هاوڵکاری کاتی وەڵامی وشەی پرسی کەی کەنجێ دەداتەوە یاخود کەینێک ئەوە دەبێتەوە کەی خاڵی دووەم دانا کەمێک درەنگ ڕۆیشت کەمێک درەنگ چییە؟ کەمێک درەنگ گرەی هاوڵکاریە خاڵی سێمیکێک لەم هاوڵکاران دەبێتە دیارخەری هاوڵکارشتر هەر کاتێک گوتی هاوڵکار دەبێتە دیارخەر دوو ڕاست بڵێ هاوڵکاری چەندی دوو دەرەجەی خۆت بە حەڵاڵی وەربگرە خاڵی چوارەم خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵدێت لە خۆر هەڵاتەوە هاوڵکاری شوێنیە پێنجەم بەڵێن هۆنراوەکەی باش لەبەرکردووە ئەرکی وشەی باش بریتە لە چی؟ باش هاوڵکاری چۆنێتی هاوڵکاری چۆنێتیش هەمیشە ئەرکی تەواوکەری کارە خاڵی شەشەم بەناو باخسەی پاشادا ورد گەڕام خوار و ژوور چەند زۆری هاوڵکارێ ئاگاداری ئەو شیڵە زۆری هاوڵکار ئاگادار بە کاتێککە دەڵێت چەند زۆری هاوڵکارێ ئەتو دەبی لەو ڕسەی زۆرەکانی هاوڵکار دیاریکەی بەناو باخسەی پاشادا بەناو باخسەی پاشادا ئەوە چیە؟ ئەوە هاوڵکاری شوێنی ئەوە یەکم ئەلێرە دانا ورد گەڕام ورد گەڕام ورد هاوڵکاری چۆنێتی لێرەدا وەسفی کاری گەڕانەکەی کردیە ئەوە دوو خوار و ژوور ئەوش دیسان و هاوڵکاری شوێنی بەڵام هاوڵکار شوێنمە دەستشان کردێ کەواتە چەند زۆری هاوڵکارەیە؟ دوو زۆری هاوڵکار هەیە کە هاوڵکاری شوێنی و هاوڵکاری چۆنێتیە بەس ڕوونکردنێک دەربارەی ئەو پرسیارە ئەگەر بیوتبە چەند هاوڵکار هەیە ئەو وەختی دەتگۆ سێ هاوڵکار خوار و ژوور ئەوش هاوڵکارێکی شوێنیە بەناو باسی پاشادا ئەوە یەک ورد ئەوە دوو خوار و ژوور ئەوە سێ ئەگەر گوتی چ ئەگەر لە پرسیارەکە گوتی چەند هاوڵکار هەیە بەڵام لێرە دەڵێت چەند زۆری هاوڵکار هەیە زۆرەکەمان بێ نەک ژمارەکانیان تەمام ئەوە وازحە خاڵی حەوتەم باران دەمدەم دەبارێت وشەی دەمدەم بریتە لە هاوڵکاری 2000 وشەکە دووبارە بێتەوە یعنی هاوڵکاری ڕێکخستنە خاڵی هەشتەم بەهارێ گەشت دەکەین پەیوی بەهارێ هاوڵکاری چکە کاتە نۆیەم ئەڤڕۆ کوردستان پێش دکەبیت وشەی ئەڤڕۆ هاوڵکارێکی چییە؟ سادەیە داڕژراوە لێکراوە یاخود هیچیانە ئەتووی ئەزیز ئەتووی خۆشباوەڕ ئەتووی خۆشمێر و چالاک دەڵێ مامۆستا ئەڤڕۆ هاوڵکاریش سادەیە ئەمنش دەڵێم دەست و چاوت خۆش بیتن وەڵامەکەت زۆر هەڵێ ئێبوو مامۆستا کاچی خۆم وەرزەیندی ئەڤڕۆ ئەوها دروست بوو ئەوە ئاگدار بە ئەڤڕۆ وشەکمان هەیە پێی دەوترێ هاوڵنای نیشانە هاوڵنای نیشانە چییە؟ ئەڤ لەگەڵ زوێنی کرد و دڵێ ئەڤ کچە ئەڤ کوڕە ئەڤ مامۆستایە ئەو زوێنی کوردەکە پێکۆ دەبن بە هاوڵناوی نیشانە باشە ئەو هاوڵناوی نیشانەیە بە وشەی واتادار دادەدرێتن ئەوە یەک ڕۆ چییە؟ ڕۆ ڕۆژە لە ڕۆژ و هاتیە بۆ ئاسان دەربڕین ئەوش ئەمان لادایە بوویتە ڕۆ کەواتە ئەوش عینە وشەشی واتادارە
دوو وشەی واتادار پێکەوە بێن دەبن بە سادە یاخ دەبن بە داڕێژرا یاخ دەبن بە هیچیان مامۆستا دەبن بە سادە دیسان غەڵەتت کرد بۆچی کاشیم ئەگەر دوو وشەی واتادارمان هەبێ دەبن بە لێکدراو کات لێرەدا ئەڤڕۆ بریتە لە هاوڵکارێکی لێکدراو باشە لە چ بڵێ ئەڤڕۆ چ لە زاری کرمانجی خوار و بڵێ ئەمڕۆ یاخود ئەوڕۆ باشە ئەوە هەر سێکیان پێیان دەوترێ هاوڵکاری کاتی هەروەها هاوڵکارێکی لێکدراوە لە ڕووی پێکاتنەوە کەواتە ئەو خاڵەی هەرگیز لەبیر مەکە خاڵی دێم و کۆتایی دەڵێن نەخۆشەکە کەمێک دەکۆخێت ئەنگۆ لەوانە هەندێک بڵێن دەکۆکێت باشە کۆخی وشەی کەمێک بریتە لە چی وشە کەمێک هاوڵکاری چەندێک وشەکانی زۆر کەم گەلێک هەندێک بڕێک هەر کاتێک بەتەنیا هاتن وەسفی کاریان کرد دەبن بەچی دەبن بە هاوڵکاری چەندی لێرەدا هاتینە کۆتا ڕێکۆردی ڕێزمانی کوردی پۆلی 11 ئامادەی بە هیوام سووتان لە تەواوی ڤیدیۆکان بینی بێتن لە دوو ئاخێ بێ بەشمان مەکەن هەمیشە لە خزمەت قوتابیانی ئەزیز داینە هیچ کاتێک درێغی تەفسیری ناکەن لە خزمەتکردنیان چونکە ئەمە بە تەواوەتی خۆمان بۆ خزمەتکردنی تەواوی قوتابیان لە سەرجەم شار و شارستانی کوردستان تەرخان کردووە و هیچ کاتیش ناکەین بمرن لەسەر قوتابیان پێیان فرۆشتنێ بڵێن ئەمە نەبان ئەنگۆ نەدەبوونە ئەو تەڵەبیاوە ناقل لەگەڵەوەی دانینە هەمیشە ئەمە دەڵێن هیچ کاتێک چەپڵەیەک بە یەک دەست لێنادرێت پێویستمان بە دوو دەستە کاتێک کە تۆی خوێنکردن نمرەی بەرز دەهێنیت تەنها ئەو نمرە بەرزە مڵکی خۆت نییە مڵکی دەوروبەرەکەتە دەوروبەر چێ ئەوەی کە لە ماڵ و ژینگەشی لەباری بۆ دروست کردووی ئەو مامۆستایە کە لە قوتابخانە دەرسی پێوتی هەروەها زیاتر خودی جەناب بکە هەڵ تێکۆشان لە بۆی دایە و کاتێکیش ئێمە پۆستێک بڵاو دەکەینەوە قوتابیەکان نمرەی بەرزی هێناوە هەموو پیاوەتێکە هەموو بار سەرکەوتنەکە باشە بارگرانیەکە تەنها بۆ ئێمە نییە بۆ تۆی خوێندکاریشە کەواتە هەمیشە قوتابی ئەزیز بیرت نەچێ کە هیچ کاتێک مرۆڤ ناتوانێت بە تەنیا بگات بە دوتکین سەرکەوتنەکانی پێویست بێ کە کەسێک هاندەری بێ یارمەتیدەری بێ ئینشاڵڵا ئەمەش دەوێت بۆ هاندەر و یارمەتیدەرە هیوادارم دیسانەوە دەڵێن سوودتان لە تەواوی ڤیدیۆکان بینی بێت بۆ هەڕەخنە و پێشنیارێک یا لە کۆمنتەکان یاخود لەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر مەرزەمەکان نووسیمان ئاگادارمان بکەنەوە تا لە خزمەتتاندا بین هەمیشە خۆم بە خزمەتکاری قوتابیانی ئەزیز دەزانی لێرەدا هاتینە کۆتا ڕیکۆرد لە ڕێزمانی کوردی پۆلی 11 ئامادەی بە هیوا لە تاقیکردنەوەکان نمرەی زۆر بەرز بەدەست بهێنن بگەن بە پۆلی 12 و بیرتان نەچێ سەرجەنگ ڤیدیۆکانی ڕێزمانی کوردی پۆلی 11 ئامادەی ماکۆتا پێهێنا و ئێستاکانش دەتوانن پاشی پۆلی 11 بینەری وانەکانی ڕێزمانی کوردی پۆلی 12 ئامادەی بن وەجگە لە ڕێزمان سالیان عەزیز وانەکانی ئەدەب هەروەها ڕاوانبێژی وەجگە لە بەشی ڕاوانبێژی بەشی شیکاری پرسیار وەزارەکانیشمان کردوتەوە توان سوودی تەواوی لێ ببینن تا ساڵێکی تر و لە ڕێزمانی کوردی پۆلی 12 ئامادەی بە هیوام هەردەم سەرکەوت و سەرفراز بن ئینشاڵڵا ئەو کاتی یەکتری دەبینەوە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه